لە ئەستۆدیۆ میوانێکم هەیە موناقاوەچی جێگری سەرۆکی پارتی چاکسازی تورکمان بەخێربێن بۆ ئەستۆدیۆی کوردستان بە 24 موناخان لەو کۆبوونەوەی لەگەڵ پارت و لایەنە سیاسیەکان لە هەولێر ئەنجام درا لە نێوان محەممەد شیع سوودانی و ئێوە محەممەد شیع سوودانی داواکاری لە ئێوە چی بوو و ئێوەش داواکاریتان لەو چی بەڵێ بێگومان دوێنێ کۆبنەوەیەکی گرنگ بوو کۆبنێک بوو سەرەتا پیرۆزبای لە تەواوی خەڵکی کوردستانی کرد کە بە ئەنجامدانی هەڵبژاردنەکی سەرکەوتوو و بەشداریکردنی کارای تەواوی پێکاتەکانی خەڵکی کوردستان کە ڕێژەیەکی یەکجار باش بوو بەراورد لە خولەکانی ڕابردوو و لەگەڵ ئەوەشدا بوو کە هەمیشە هەرێمی کوردستان سەقامگیری سیاسی هەرێمی کوردستان و ئەزمموی هەرێمی کوردستان چەند سەقامگیر بیتن بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانیش گرنگە و داوای کردو کە پەرلەمانی کوردستان پاش دەست بەکاربوونی سوێندی یاسایی بە زووترین کات دەست پێ بکرێتن بە پێکهێنانی کابینەی دەیەمی حکوومەت هەرێمی کوردستان تا شەرعیەتی یاسایی پێ بدرێتن و لەبەر ئەوەی ئێمە پێویستوان پێ چەند هەرێمی کوردستان بەهێز بێتن عێراقیش زیاتر بەهێزتر دەبێتن و پێکەوە ئێمە کار دەکەین ئەوە پەیامەکەی جەنابی محەممەد شیع سوودانی بوو لە بەرامبەردا بێگومان لایەنە سیاسیە کوردستانیەکان و نوێنەری پێکاتەکان کە لەوێ ئامادە بوون ئێمەش سوپاسمان کردو کە لاتان گرنگە کە سەقامگیری کوردستان پارێزراوبێتن و داواشی کرد جەختی لەوەی کردوکەوە یەکدەنگی یەکگوتاری سیاسی لە کوردستان زۆر گرنگە چونکە هەمیشە ئەگەر کۆدەنگی هەبێتن لە ناو لایەنە سیاسی کوردستانیەکە بە تایبەتی لە نێوان لایەنە سیاسی کوردیەکان وتی زیاتر کێشەکان بەرەو چارەسەر ئەڕواتن و بەڵام هەر حەزبێک بەپێی ئایدیا و بەپێی ئەو بۆچوونەی خۆی بتوانێتن کار بکاتن لێرەدا حکوومەتێکی لاواز دەبێتن بۆیە چەند بکرێتن یەکدەنگی وتاری سیاسی ڕێک بخرێتن بۆ ئێمەش ئاسانتر دەبیتن و بۆ کوردستانیش زیاتر بەهێز دەبیتن و بۆیە لێرەدا حکوومەتێکتان هەیە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پشتگیری لایەنە سیاسیەکان گرنگە و دەبێت حکوومەتێک بێتەکایە تەواوی لایەنە سیاسیەکان کە ئاروزمەندانیان هەیە بۆ بەشداریکردنی لەم کابینەیەدا و ئێوەش وەکو لایەنە سیاسی کوردستانیەکان هاوکار بن بۆەوەی چەند حکوومەت بەهێز بیتن و ئێمەش ئەتوانین ڕێکەوتنەکانمان زۆر بە ئاسانی جێبەجێ بکەین. باش بێگومان کۆمەڵێک کێشە و گرفت لە نێوان هەولێر و بەغدا هەیە تا چەند لەسەر ئەم بابەتە قسەتان لەگەڵ محەممەد شیع سوودانیا کرد و نیەتی ئەوتان بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە چۆن خوێندەوە؟ بەڵێ بەندە یەک لەوانە بوو کە ئەم پرسیارەی ئاراستەی بەڕێزیانی کردو کە ئەم کێشەیە چەقبەستووە لە نێوان حکوومەتی مرکزی و حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە چەندەها ساڵە ئێمە ئەم کێشەیە بەردەوامە و هەر جارێ بە بیانوویەکی و جۆرا و جۆر هەروەکو وتمان ئێمە ئێستا لە ناو ڕاستی مانگی یازدەینە تا ئێستا موچە خۆرانی هەرێمی کوردستان کە مافێکی ڕەوای سروشتی خۆیانە کە موچە لە هەموو کات و ساتی خۆیدا پێ بدرێتن بەڵام ئەگەر جەنابەت وەکو سەرۆک وەزیرانی عێراق کە لەگەڵ ئێمە دادەنیشی چۆن خەمخۆری ئەو هاوڵاتی خۆت دکە لە دەرەوەی هەرێمی کوردستان لە پارێزگەکانی تر کە دەبێ هەموو مانگ لە کات و ساتی خۆیدا موچە خۆڕەکان مافەکانیان پارێزراویتن دەبێت لێرەدە جەنابشت پێداگربی لەسەر ئەوەی کێشەی ململانەی سیاسی نەبێتە بڕێنی قوتی فەرمانبەرانی خەڵکی کوردستان لە هەموو وڵاتە کێشە هەیە لە ناو عێراقیشدا لە ناو بەغداش لە ناو حزبە سیاسی عێراقیەکانیشدا کێشە هەیە بەڵام نەهاتە ئەو کایەکەوە حزبێکی دەسەڵاتدار لە عێراق بتوانێت زاڵ بیتە لەسەر قوتی فەرمانبەرانی وچەی خۆرانی خەڵکی کوردستان وتی زۆر ڕاستە ئێمەش هاوڕاین لەگەر ئەوەی و فەرمانبەران نەبێتە هیچ کاتێک قوربانی لە نێوان ململانەی سیاسیدا و ئێمە ئەم سەردانە نۆزیکەی نۆ لایەنی ئەبینینەوە بە هەموو لایەنەکان پێیان ڕادەگەینن کە دەبێت بە زووترین کات پێکهێنانی کابینەی دەیەمی حکوومەت هەرێمی کوردستان بێتەکە تاکو شەرعیەتی یاسایی پێ بدرێتن و تاکو ئەم ڕێکەوتنە چەقبەستوانە کە هەڵپێسراو ماوە ئەوانە بە زووترین کات چارەسەرەوە من وەکو خۆشم کە سوودانی وتی ئێمە لەسەر ئەستۆمانچی هەبیتن بۆ ئەوەی چاکردنی بژێوی ژیانی خەڵکی کوردستان ئێمە درێغی ناکەین. من وتم نیەتی ئەو یعنی قسەکردن ڕەنگە نیەتەکەی من وا خوێندمەوە هەوڵ هەیە بەڵام ئێمە لە ناو حکوومەتی مرکزی عێراقی ئەویش پێویستی بە فیدباکی سیاسی هەیە پێویستی بە هاوکاری سیاسی هەیە لە ناو عێراقدا و دەبێت حزبە عێراقیەکانیش لەوەی هاوکاربی لۆ ئەوەی ئەم ڕێکەوتنانە ئەنجام بدرێتن ڕاستە سەرۆک وەزیرانی عێراق مافێکی خۆی هەیە و دەسەڵاتێکی
هەیە بتوانیت چارەسەری کێشەکان بکاتن بەڵام لەوێش بێگومان حزب سیاسی عێراقیەکان هەمیشە کە زۆرینەی کورسیان هەیە لە پەرلەمانی عێراق ئەویش لەوانەیە زاڵ بێتن لەسەر هەندێک بۆ چوونەکە کەواتە شتێکتان خوێندەوە لەوەی کە ئەو نیەتی هەیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە بەڵام ئەویش بەتەنیا نییە کێشە و گرفتی خۆی هەیە و پێویستی بە چارەسەر هەیە و کێشە و گرفتانیان هەماهەنگی و کۆدەنجی هەیە لە سەرم بابەتە من ئەوەی خوێندمەوە لێی کە جەنابی سوودانی کە نیەتی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام پێویستیشە هێزە کوردیەکان هاوکاربی و هاوڕابیتن لەگەڵ جەنابی سوودانی چکە ئەوش پێویستی بە پشتگیری هەیە و هەرێمی کوردستانیش بۆ چارەسەرکردنی کێشەکان سوودانی پێویستی بە یەک گوتاری کوردی هەیە هەر زۆر بە ئاشکرا و بەڕوونی دوسێ جار دووبارە کردەوە وتی ئەگەر حزبە کوردیەکانی یەک گوتار بن یەک دەنگ بن یەک دەست بن و پشتگیری تەواوی دامەزراوەکانی هەرێمی کوردستان بن کێشەکان زۆر بە ئاسانی چارەسەر دەبێت زۆر باش وەکو پێک هاتەکان ئێوە داواکاریە یا قسەیەک یا بابەتێکی تایبەتان هەبوو لەگەڵ سوودانیا باسی لە ڕاستیدا ئێمە لە هەرێمی کوردستان داواکاریمان هەبێتن و ئاراستەی دەسەڵاتدارەکانی هەرێمی بەڵام بەشێک لەو کێشانەی لە هەڵبژاردنەکان بە تایبەتی من تشک لەسەر ئەو بابەتم خستەگەر بە تایبەتی ئەوەی کە لە لادانی کورسی کۆتاکان بە بریاری دادگای فدرالی عێراق زۆریش بە ئاشکرا وتم بریاری دادگای فدرالی عێراق بریارێکی سیاسی بوو بریارێکی یاسایی نەبوو و جەنابی شت سوور بوو لەوەی کەوا یەکێک بیتن لەو بابەتانە بەبێ وجودی پێکهاتەکان هەڵبژاردن ئەنجام نەدرێتنەوە و ئەمە سوپاسە دەکەین بەڵام ناکرێتن ئێمە ئەگەر خاوەنی دەستور نەبین لە کوردستان زۆر بەڕۆنی و بە پێداگریش ئەو بابەتم خستەگەرکەوە بە هەموو شێوازێک ئێمە دەبی لەم خولەی پەرلەمانی کوردستان خاوەنی دەستوری کوردستان بین کە ئەگە ئێمە خاوەنی دەستور بین واتە بە پێچەوانە نەبیتە لەگەڵ دەستوری هەمیشەیە عێراقدا ڕاستە بەڵام ئەگەر ئێمە خاوەنی دەستور بین هیچ یاسایەک ناتوانێتن چیتر ڕێگە بەخۆی بداتن و کە دەستکاری یاساکان بکرێتن و ئەوە یەک لەوانە بوو کە بریاری دادگای فدرال دەستێوەردانی کاری پێکاتەکان بوو وتی هیوادارین کێشەکان لە ئایندەدا چارەسەر بێت موناخ هەوەچی جێگری سەرۆکی پارتی چاکسازی تورکمانی زۆر سپاس سپاس بە ئێوەش